بینەران و بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی لە شوێنێکن سڵاوی ئەمەتانی بێوم کاتتان باش بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز دکتۆرە کانی بەرزانمان کردووە کا بەڕێزیان پزیشکی ڤێتێنەرین قسە و باسەکەین لەسەر پرۆسەی نەزۆکردنی پشیلە. دکتۆرەگیان بەخێربێ. سپاس دەکەم بەڕێزی. سپاس بۆ تۆش. سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێکەم بزانم ئەم پیشە جوانت چۆن هەڵبژارد، حەزێک بوو لە خۆتدا یاخود بێنازی ئاژەڵەکان بوو وای لێ کردی کە ئەم پیشەیە هەڵبژێری؟ لە سەرەتادا سپاس بۆ کەناڵە جوانەکەتان. سپاس بۆ تۆش. وەکو سەرەتا کە دەسم کرد بم ئیشە نەوەڵا بە هیچ جۆرە حەزم لێ نەبووە، بەس کە بەرکەوتنم هەبوو لەگەڵ ئاژەڵانە وایان لێ کردم کە بە تەواوەتی هەستم بۆیان هەبێ، خۆشم بوێن کە بە جۆرێکی ئێستا ناتوانم بە هیچ جۆرێک واز لەو پیشێ بێنم و واز لەو ئاژەڵە بێ نازانە بێنم کە بەڕاستی پێویستیان بە ئێمەیە، هەم بۆ چارەسەر هەم بۆ بەخێوکردنیان. ینی سەرەتا لەوانەیە قورس بێت بۆ هەر کەسێکە دەست بکات بەم پیشەیە، بەڵام کە چاتیتە ناو پیشەکە و لە وەزعەکە تێگەیشتی تێگەیت کە چ شتێکی جیاوازە، چ جیهانێکی تایبەتە بەم ئاژەڵانە. باش بزانم وەک لە تەوەری پرۆگرامەکەیە باسم کرد، باس لە نەزۆکردنی پشیلەکەین، پێشەوە پێم خۆشە باسی چەند تایبەتمەندێکی پشیلە بکەم. بزانم تایبەتمەندیەکانی پشیلە لە چیان وەک لە ئاژەڵێکی تر، ئێمە بۆ پشیلە بەخێوکەین؟ بەڵێ، پشیلە وەکو بەخێوکردنی کە ئێستا بە ڕێژەیەکی زۆر زێی کردووە لە هەموو شوێنێک، لە هەموو جیهانە، لە هەموو ناوچەکانی کوردستانە، لەبەر ئەوەی چەند سیفاتێکی تایبەت هەیە بەم ئاژەڵە کەوا لە مرۆڤ ئەکات هەستی بووی هەبێت و بیوێت بەخێوی کات. یەکێک لەوانە زۆر خەمڕەوێنن، هەستەکانت ڕائەکێشێ، عەتفیت ڕائەکێشێت کەوا ئەکات لەوانەیە لە یەکەم بینینا بتەوێت ئاژەڵێک یان پشیلەیەکی لەو شێوێ بەخێوکەیت و بتەوێت بەشێک بێت لە خێزانەکەت. سیفاتی تریان ئەوەیە کە حەزەکەن یاریکەن لەگەڵ تا چێژێکی تایبەتت پێێن، وەکو ئەوەی لە بۆ نمونە لە ماڵەوەی کاتە بەتاڵەکانت یاخود ئەو کاتانەی کە لە ئیژیتەوە هیلاکیت، یعنی تاو هیلاکیت ئەتوانی لەگەڵ ئەو ئاژەڵەیە بە تەواوەتی دەربکەیت، ئەویش لە ڕێگەی ئەو هەست و هۆرمۆناسانی کە لە لەشایەتی و بەرامبەر بە مرۆڤ هەیەی و چەندین خاڵی تر وەکەوەی کە بۆ نمونە کەسێک بێ بۆ مناڵەکەی بکرێت، ببێ بە هاوڕێیەک بۆ مناڵەکەی کە لە تەمەنێکی بچووکەوانێ بێوێ بە چۆنەڵێیت لە ڕێگەی ئەو ئاژەڵەوە تێبگەێنێت چۆن متمانە بەخۆی بکات، چۆن مەسئولیت هەڵبگرێ. لەو ڕۆژەوە سیفاتێکی زۆر باشی هەیە یارمەتی مناڵ بات لە گەشە پێدان و هەڵگرتنی مەسئولیت لە ژیانی ڕۆژانەیە و بۆ چەندین مەبەستی تر وەکو کاتی نەخۆشیە، هەندێک نەخۆشی هەیە کە پزیشک خۆی والا بە نەخۆشەکانی ئەڵێت کە باشتر وایە پشیلەیەک بەخێوکەن، ئەوێش بە حکمی ئەوەی کە پشیلە زۆر ئاژەڵێکی خەمڕەوێنە و ئەکات سترێس بە تەواوەتی کەم بێتەوە. ئەمەش وای لێ کردووە کە بە ڕێژێکی زۆر زیاد بکات بەخێوکردنیان. ئەوتە پشیلە بەعنی بۆ هەموو تەمەنێک گونجاوە کەسێک بێوێت بەخێویکە لەتوانایە هەبێ و تااقەتی هەبێت؟ بەڵێ تا حدێک ئەو قسەی ڕاستە، بەڵام تا حدێک بۆ تەمەنێکی مناڵ باشتر وای لەسەر لەژێر سەرپەرشتی کەسێکی گەورەترە تاوەکو بتوانێت بزانێت چۆن تەعاملکە لەگەڵ ئەو ئاژەڵەیە، گینە ئاسایی ئەگەر هەر تەمەنێک بێت بتوانێت بەخێویکە. باسی تێکەڵکردنی توخمەکانم بۆ کە لە پشیلەیە لە ئێستاە زۆر باوە ئەیبینین، بزانم ئەمە تا چەند تەندروستاوە لایەنە نەرێنیەکانی ئەم حاڵەتە چییە؟ بەڵێ، ئێستا لە ڕاستیا چەندین توخمی پشیلە هەیە و هەنێکیان ڕەسەنن لە دەرەوە ئەهێنرێن و بەشکیان لێ ئەگیرێتەوانێ و هەمویان بەڕەسەنی، ینی هەمویان توخماتی ڕەسەنن، بەڵام زۆر جار هەیە کەسێک پشیلێکی هەیە کاتی زەواجێتی پشیلێکی تری دەستناکەوە یان هیچ زانیاریەکی نییە لەسەری، معلوماتێکی نییە لەسەر ئەم بابەتە، لەگەڵ پشیلێکی تراکە هیچ جۆرێک نابێت لەگەڵ ئەم توخماتەیە تێکەڵ بکرێ.
تێکەڵی ئەکات ئەمەوە ئەکات مشکلاتی زۆر دروستکە لەوانەیە لە بەچکەکانی ئەم پشیلەیە یاخود بچکی بچکەکان ئیترکە هەتا بێت جیناتێکی غەڵەت لەم بچکانەیە دروست ئەبێ ئەم حاڵەتانت چەندین نەخۆشی دروست دەکات هەنێک لەوانە ئۆتیزمام هەنێکیان هەیە بە شێوەی داون لەدایک حاڵەتانە شێ لە ئاژەڵە بەس تەنها لە پشیلەیە ئەم حاڵەتانە هەیە یاخود لە هەموو ئاژەڵەکە ئەم حاڵەت لە پشیلەیە زیاتر لە هەموو ئاژەڵ بەتەکید لە پشیلەشە بە شێوەیەکی زۆر لەبەر ئەوەی توخماتەکان هیچ معلوماتێکیانە لەسەری و بەغەڵەت تێکەڵی ئەەکەن ئەمەوە ئەکات کە بە شێوەیەکی غەڵەت ئەم بچکانە باتەوانێ و هەنێکیان هەم بەکەم ئەندامی لە دایک ئەبن ئەمەش زۆربەی ئەگەڕێتەوە بۆ ئەو حاڵەتی کە جیناتیان بەغەڵەت تێکەڵ کراوە وەکا بەشکی بە ناتەندروست و کەم ئەندام لەدایک ببن. باش ئەو حاڵەتانی بۆ نمونە داونە یاخود ئۆتیزمە ئەمە چۆن دەرئەکەوێ لە ڕووی پشکنینێکی بۆ ئەکان دیارە بە ئاشکرا؟ بەڵێ ئەو حاڵەتانە زۆربەی زۆریان بە ئاشکرا دەرئەکەوێت تقریبەن لە تەمەنی 1 مانگیان بچکی یا زۆر هەستی پێ ناکەیت لەبەرەوەی سایزی زۆر بچووکە یاخود هێشتا بە تەواوەتی گەشەی نەکردووە تقریبەن لە تەمەنی 2 مانگ تا 5 مانگ هەنێک شتی ناتەبیعی ئەبینیت لە پشیلەکە بۆ نمونە سەری زۆر بچووکترێکە لە لەشیان بە عەکسەوانەیە یاخود گوێەکانی مشکلەیەکیان هەیە یاخود لوتەکانی زۆر بچووکن کە کێشی هەناسەدانیان بۆ دروستەکە ئەمەش هەر ئەگەڕێتەوە بۆ ئەو جیناتیان یاخود لە تەمەنێکی تۆزە گەورەترە هەستەکەی هەنێک تەسەڕوفات ئەکا کە زۆر ناتەبیعیە ئەمانەوە ئەکات کە بۆ ئێمە دەربکەوێت کام پشیلەیە کێشێکەوەی کاتێک لی ئەکۆڵینەوە پرسیار لە خاوەنەکەی ئەەکەین بۆمان دەرەکەوێت کە چەند توخمێکی پێشتر یا دایک و باوکی بچکەکە یاخود باپیرەکانی بۆ دواوە ئەمانە بەغەڵەت تێکەڵ کراونەوە وای کردو بچکێکی لەو شێوەیە باتەوانێ باش توخماتی پشیلەی کوردی خۆمان تا چەند بۆ نمونە ڕەسەناوە تا چەند باشە پشیلەی خۆمان لە ڕاستی پشیلەی کوردی کە ڕۆژانە خۆمان بەرکەوتنمان هەیە لەگەڵیا ئەتوانم بڵێم تەعاملکردنیان زۆر ئاسانترێک و خۆشترێکە لە بۆ بەخێوکردن لە ناو ماڵە تەرەتا بەتایبەتی لە بچکەی وەگەر پشیلەیەک خۆی ماڵی بێت و بتەوێت بەخێویکەی ئەمە شتێکی زۆر باشە و لە ڕووی ئەوەی کە تووشی نەخۆشی نەبن سیستەمێکی بەرگری زۆر باشتریان هەیە لە پشیلەکانی تر بە حکم ئەوەی کە جیناتیان لە دەرەوە بوو بەرگی سەرما و گەرما و بێنانی و بێ ئاوی و ینی زۆر شتیان گرتووە ئەمە وای کردووە کە سیستەمی بەرگری لەشیان بە تەواوەتی چالاک بێت و کەمتر تووشی نەخۆشی بن و لە ڕوویەکی تریشەوانەیە پشیلەی کوردی خۆمان زۆر چالاکە زۆر حەزی لە یاریکردنە تەنانەت لە تەمەنی گەورەیشە هەر چالاکێت و ئاکتیڤیتێکی خۆی هەیە ئەزەکا بەردەوامی بکە بەڵێ هەروهاجن بۆیە ئەمەش متعەیەکی زیاتری هەیە بۆ ئەو کەسانی کە بیانەوێ پشیلە بەخێوکان. دکتۆرەگیان تا چەند تەندروستە ئێمە پشیلە بەخێوکەین لە ماڵە و بۆچی بکەین بۆ ئەوی کە پشیلێکی تەندروستمان هەبێت لە ڕێی بۆ نمونە کوتان و ڤاکسین و ینی چی بکەین ئەگەر خێزانێک حەز بکە پشیلە لە ماڵەوە بەخێو بکە؟ باشتر وایە هەر کەسێک ویستی کە پشیلێک بەخێوکە خۆی سێرچ کات بە دوایە بگەڕێت یاخود لە پزیشکێکی ڤێتەرنەری پێش ئەوەی پێشی کڕێتیان هەڵی بگرێتەوانیان ئەدۆپتی بکە هەر شتێک بێ زانیاری تاوەەر بگرێ لەسەر کەی کوتانی بۆ بکرێ باشترین تەمەەن بۆی پشیلەکە هەڵی بگرێتەوە کەیە چ جۆرێک لەگەڵ ئەم خێزانەیە ئەگونجێت تا چنێک بتوانن ئیمکانێتی ئەویان هەیە کام ئاژەڵە بەخێوکەن چکە بەدڵنیاییە و هەر ئاژەڵێکە بەخێو بکرێ مەسرفێکی خۆی هەیە ئیمکانێتێکی ئەوێت هەر کەسێک ویستی بەخێوی کابێت تاکید ئیمکانێتی ئەوەی هەبێکە پشیلەیەک بە باشی و بە جوانی و بە تەندروستی بتوانێت ئەو شتانی کە پێویستێتی بۆی دەسەبەر بکە زانیاری تاوەەر بگرێت لە هەموو ڕوویەکەوانێ و لەسەر ئەو نەخۆشیانەشی کە ئەگەری هەیە لە پشیلەیەکەوە بگوازرێتەوە بۆ مناڵێک یاخود بۆ گەورەیەک بۆ هەر کەسێک کە لەو خێزانەیە بێ و کە بەرکەوتنی هەبێت لەگەڵیا دواتر کە ئەم زانیارانی وەرگرت باشترین تەمەن 2 مانگە 3 مانگە لەو تەمەنەیە باشتر وایە پشیلەیەک بەخێو بکرێت چکە وردەوردەدایکی شیری نامێنێت و واز لە بێچۆکەی ئەهێنێ ئیتر کە وازیشی لە بەشکەکەی هێنا خۆی دەسەکا بە خواردن و پێویستی بە دایکی نامێنێ بۆیە ئاسایی لەو کاتەیە جیا بکرێتەوانێ
هەر لەو کاتەشا کوتانەکانی دەست پێ ئەکات واتە لە تەمەنی 2 مانگیە ئاسایی ئەمە کوتان بۆ پشیلە بکەین و دوای مانگێک کوتانی دووهەمی بۆ ئەکرێت و دواتر ساڵانە ئەبێ بە هەمان شێوە کوتانی بۆ بکرێتەوە بەڵام بە هەمان شێوە پێویستەکە مانگانە سەردانی پزیشکی ڤێتەرنەری بکە چاوەکو چێک بکرێتەوانێ ئیتر بۆ چێکی عام بێت سێرەکی پشیلەکە بکاتەوانێ هەم بۆ پێدانی دەرمانی دژەکرم بێ بۆ مانگانە یاخود دەرمانی دژە مێرو و گەن و ئەسپێک کە پێویستەکە مانگانە بە هەمان شێوەری بگرێ بۆیە باشترە مانگانە سەردانی بکاتەوە لە بوونی هەر حاڵەتێکی ناتەبیعیە بە زووترین کام پەیوەندی بکە بە پزیشکێکەوە یاخود سەردانی پزیشکێ بکات چاوەکو دڵنیا بێتەوە لە تەندروستی پشیلەکەی. بزانم ئێمە ئەتوانین پشیلەی کۆڵان بەخێو بکەین ئەگەر لەو کاتەیە ئەگەر حەز بکەیت لەوانەیە تەمەنی گەورە بێ لەو کاتەیە هیچ ڤاکسینێک شمولی ئەکا لەو کاتە ئەتوانیت چی لێ بکرێ بەڵێ بە دڵنیای ئەوانەیە پشیلی کوردیش کە لە دەرەوەی گەر تەمەنیشی گەورە بێ زۆر ئاساییە هەنێکیان هەن ماڵین یاخود وردە وردە ماڵی ئەکرێن بە پێدانی خواردنوشت وردە وردە ماڵی ئەکرێن و ئاساییە ئەگەر لە ژوورەوە پاک بکرێتەوانێ بشۆرێت و ببرێتە ژوورەوانێ لەو تەمەنەشا بە هەمان شێوە پێویستە کات وەکو پشیلێکی بچووک کوتانەکانی بە هەمان شێوە لەو تەمەنەیە بۆ بکرێ بۆ ئەوەی دوور بێ لەو نەخۆشیانە لەبەرەوەی ئەمە ڕۆژانە بەرکەوتنمان هەیە لەگەڵیانە بۆی هیچ نەخۆشیێک لە ڕێگەی ئەو پشیلەوە بۆ ئێمەش نەگوازرێتەوە هەروەها بۆ پاراستنی تەندروستی ئەو پشیلەیە کە زۆر گرنگە بە پێی مۆسم نەخۆشیە ڤایرۆسیەکان بە تەواوەتی بڵاو ئەبنەوانێ بۆ ئەوەی پارێزگاری لە پشیلێ بکات تووشی نەخۆشیانە نەبێ. زۆر باشە باسی هەنێک جۆر لە نەخۆشیت کرد ئەمە پرسیاری ئەوە بکەم زۆرێک لە خەڵک ئەیبینین من خۆم لە کلینگەکەی خۆت بینیم جارێکیان دوو هاوسەر تازە هاوسەرگیریان کردبوو پشیلەکەیان گەڕاندەوەتی لەبەرەوەی کە دایکمان وتوێتی ئەم کچە تازە هاوسەرگیری کردووە لەبەر نەزۆکی بۆ ئافرەتەکە خراپە هەنێک کەسیش ئەیە ئەلبۆ نمونەوە کەسانی کە بەتایبەت خاوەنی مناڵی کچن پشیلە ڕەت ئەکەنەوە ئایا ئەمە لە ڕووی زانستیەوە هیچ بنەمایەکی هەیە؟ بەڵێ بەڕاستی ئەم نەخۆشیە زۆر بڵاوە زۆر کەس هەیە بۆ شێوەیە لە بەخێوکردنی پشیلە پەشیمان ئەبێتەوە بەڵام گرنگە کە ئەم زانیاریانی کە لەناو کۆمەڵگەی ئێمەیە بڵاون لە ڕاستیە هەنێکی ڕاستە و هەنێکی بە تەواوەتی غەڵەتە و بۆ شێوەیە نیە لە ڕاستی ئەم نەخۆشیە هەیە بەڵام پێویست ناکە بۆ شێوە ترسناکە خەڵک لێ بترسێت و بەخێوکردنی پشیلە لەسەر نەخۆشیێکی لەو شێوەیە ڕەت بکاتەوە لەبەرەوەی یەکەم ئەم نەخۆشیە دەردەپشیلەی پێ ئەوترێت واتە ناوەزانستێکی تۆکسۆپلازمۆسە لە ڕێگەی مشەخۆرێکەوە دروست ئەبێت لە ڕاستیە بوونی هەیە بەڵام بۆ شێوەیە نییە لە لای ئێمە ڕێژێکی کەمی هەیە بەڵێ کیسمان هەبووە ئافرەت تووشی ئەم حاڵەتە بووە بەڵام بە هیچ جۆرێک تووشی نەزۆکی ناکات تەنها ئەگەر ئافرەتێک دووکیان بێ ئەکات کە مناڵەکەی ئەگەر لە حاڵەتێکە ئەو پشیلەیە هەڵگری ئەم شەخۆرە بێت کە ئەمە حاڵەتێکی کەم و دەگمەنە وە ئەکات بۆ ئەو ئافرەتەش بگوازرێتەوە مناڵەکەی لەبار ئەچێ یاخود بە نوقسانی لەدایک ئەبێ وەگوتم ئەمە حاڵەتێکی دەگمەنە پێویست ناکات ئێمە لەسەر ئەوە بەخێوکردنی پشیلێک ڕەت بکەینەوانێ چکە یەکەم چارەسەر هەیە بۆ پشیلەکە دووهەم چارەسەر هەیە بۆ ئافرەتەکە و بە هەمان شێوە پشکنین ئەکرێت بۆ ئافرەتەکەش و بۆ پشیلەکەش تاوەکو دڵنیابینەوانێک کە ئایا هەڵگری ئەم شەخۆرن یاخود نا و خاڵێکی تریش کە زۆر گرنگە ئەگەر لە حاڵەتێکە ئەم پشیلەیە هەڵگر بێ ڕێگەی گواستنەوەی زۆر قورسە بۆ ئافرەتێک کە لە ڕێگەی پیساییەکەوێتی بە جۆرێک لە ڕێگەی تووکەوە نییە ئەم قسانە هیچ بنەمایەکی زانستی نیە کە ئەڵێ لە ڕێگەی تووکەوەیە تەنها لە ڕێگەی پیسایەکەوە ئەگوازرێتەوە و دوای 24 کاتژمێر لە مانەوەی ئەو پیساییە لە ناو خۆڵی پشیلەکەیە ئەنجا ئەم شەخۆرە ئاکتیڤ ئەبێت و ئەگوازرێتەوە بۆ ئافرەت وایە ئەم نەخۆشیە وا بڵاوە کە لە ڕێگەی پشیلەوە ئەگوازرێتەوە بەڵام زۆر سەرچاوی تریش هەیە کە ئەگەری هەیە بە هەماشەوە بگوازرێتەوە یەکێک لەوانەی کە زۆر گرنگە گۆشتی نەکوڵاوە گۆشتی سوور کە نەکوڵێت بە هەمان شێوە ئەگەر ئەو حیوانەش
هەڵگری هەمان مشەخۆر بێ ئەگەری هەیە ئەو ئافرەتە توش بکە بۆیە تەنها سەرچاوی ئەم نەخۆشیە پشیلە نییە بۆیە باشتر وایە ئەو زانیاریانە زۆر گرنگن بۆ کەسێکە بیوە پشیلە بەخێوکە و تووکێشی هیچ زیانێکی نییە بۆ ئافرەت و هیچ بنەمایەکی نییە. زۆر باشە بە باسی لە ئێستا باسی شتێکە کرێەوە لە کلینگەکەی ئێوەش زۆر ئەم حاڵەتە ڕوویاوەکە نەزۆکردنی پشیلەیە هەم مێ و هەم نێر پێم خۆشە باسی کێم حاڵەتم بۆ بکەی ئەمە نەشتەرگەری بۆ ئەکرێ حاڵەتێکی چۆنەوە لە ئێستا خەڵک چۆن بەدەم ئەم مۆزوعەوەیان. بەڵێ بەتاکید ئەم پشیلانی کە بەخێو ئەکرێن لە تەمەنێکە داوای زەواج ئەکەن بە تەواوەتی گەشە ئەکەن و هۆرمۆنیان هەیە هۆرمۆنەکانیان پەرئەسێنێت و ئەکات کە نیشانەکانیان دەرکەوێت کە ئەم پشیلێ داوای زەواج ئەکا لە ڕاستیدا کەم کەس هەیە بتوانێت تەحملی ئەو حاڵەتانە بکات کە پشیلەکەی داوای زەواج ئەکا و ئەگەر خۆشی تەحمل بکات بە جددی بەزەیەکی زۆری بۆ ئاژەڵایە چاوانێک کە بۆ شێوەیە خواردن ناخوات بۆ شێوەیە ناخەوێت بە تەواوەتی وشک ئەبێتەوە بە تەواوەتی کێشی لەدەست ئەیات ینی ئەتوان بڵێن لە ماوەی مانگێکایی 2 بۆ 3 کیلۆ ئەتوانێت لەدەست بە کە ئیتر شێوەی بە تەواوەتی ئەگۆڕێ شەوان بە هیچ جۆرێک ناخەوێ ینی جاری وای ئەمەنە ئەمیاوێنێت تەواو قورگی ئەنووسێت ینی هەستەکەیت سەرمای بووە بۆ شێوەیە بەڵام سەرماشی نەبوو بەس ئەمەنی میاواندووە بۆ حاڵەتەنیەکە وەکو عادەتەن وەکو مناڵ بەڵێ ئەوەیە بەڵێ وەکو مناڵ ئەگرێن سەوتیان ئەگۆڕێت ئەمە ئەو نیشانانن کە پشیلێک داوای زەواج ئەکات و کێشەکەشیان ئەوەیە هەنێک کەس هەیە ناتوانێت بەچکەکانی بەخێوکە یاخود ئیمکانیەتی نییە یاخود کاتی نییە بۆ ئەوی بەچکەکانی بەخێوکە یاخود دواتر کە بچکەی ئەبێت نازانێ بیا بەکێت کەسێکی گونجاو کەسێکی باش بدۆزێتەوانەیە کە بەشکەکانی بەخێوکات ئەمانە خاڵێکی زۆر گرنگن کەوا لە خاوەنی ئاژەڵەکە ئەکات نەزۆکی بکە یاخود تەنها جارێک نییە داوای زەواج ئەکات چەند جارێکی زۆر بەردەوام هەرداوای ئەکاتەوە نەجارێ نەدوان نەدا بەردەوام ئەم پشیلێ داوای جوودبوون ئەکات بۆ مێش و بۆ نێریش هەمان حاڵەتە بەڵێ بۆ هەردووکیان هەمان حاڵەتە لە حاڵەتێکە مێ کەمترێکە ئەوێش ئەگەر لە حملی هەبێت دووکیان بێ ئەوێش بە حکمی 2 مانگ حملی ئەبێ 2 مانگیش بچکە بەخێوەکە لەو حاڵەتیان مێکە ئەتوانین بڵین کەمتر داوای ئەکە ئەگینا ئەگەر ئەوێش دووکیان نەبێ بە هەمان شێوەی نێرەکە بەچکەی ئەبێت ئەگەر لێک بچکەوە تا 12 بۆ 15 بچکەشی ئەبێت بە زۆری شەیتر زۆر بەشکەکانی زۆرە بۆیە هەموو کەسێک ناتوانێت ئەم مەسئولیاتە هەڵبگرێ و هیواشەیە مدەیەکی باش وازی لە ئەهێنێ بەڵام ئیتر لە کۆتاییە هەر قەراری نەشتەرگەری ئەیات ئەم نەشتەرگەریە لە ئێستایا زۆر خەڵک ئەیکات ئەویان کۆتۆتەوە سەر کەسەکە خۆی قەرار باز بیکات یاخود نەیکات بەڵام لە ڕاستیا ئەمە زۆربەی کات کە بەرکەوتەمان هەیە لەگەڵ خاوەن ئاژەڵەکانە یان پشیلەکەی ئەبەخشێت لای ئەبات یاخود نەشتەرگەری بۆ ئەکات یعنی کەم کەس هەیە بتوانێت پشیلەکەی بۆ حاڵە بهێڵێتەوانەیە بەرەوەی وەزعی خۆی زۆر تێک ئەچێ ئەسڵەن هەر بەزەی پیاە چاوانێک کە بۆ شێوەیە پشیلەکەی ببینێت و نان ناخوات تاوشک بۆتەوە بەزەی پیاە چاوانێک کە بۆ شێوەیە و بەتەکیید بیا هەر کەسێکی کەش ئەو کەسەش هەمان بیرۆکەی هەیە لە ماڵی ئەو کەسە شایتر ئەویژیان ئەبێ لە ناوی بەرێ یاخود ئەبێ نەشتەرگەری هەنێکات پشیلەی کۆڵان هی دەرەوە من گوێم لێ ئەبێ ئەو حاڵەتە ینی بێزار ئەبیت کە تۆ هی خۆت ئینجاوارە لە ناو ماڵەکەیە بێ حاڵەتە چەند جارێک دووبارە بێتەوە زام ئەو نەشتەرگەری چەندێک کاتی ئەوێ دوای ئەوە پشیلەکە پێی نازانێ هەستی پێ ناکات کە ئەو شتەی لێکراوە وایە لە ڕاستیان نیشتەرگەریەکە بەپێی نێرومەکان فەرق ئەکات تقریبان پشیلەیەکی نێر بۆ کاتی نیشتەرگەریەکەی 30 دقەی پێویستە بەڵام بۆ پشیلێکی مێ لەوانەیە کاتژمێرێک بۆ زیاتر پێویست کات لە نەشتەرگەریە بێ لەبەرەوەی پشیلەی مێ ئەمەلیاتەکەی گەورەترە نەشتەرگەریەکەی گەورەتر و پێویستەکات ڕەحمی بە تەواوەتی دەربهێنرێت بۆ ئەوەی کا پشیلەکە هەستی پێ بکات لە حاڵەتێکە ئەگەر پشیلەکە داوای زەواجی کردبێت ئەو هۆرمۆنە موجود بێت لە جسمیە ئەگەرێکی هەیە بەڵێ لەو کاتەیە هەستی پێ ئەکات کە شتێکی لێون بووە شتێک کەمی کردو بەڵام ئەمیش مودەیەکی کاتیە و دوای ئەوە کۆتایی پێ بەڵام ئەگەر هەر لە سەرچاوە
بۆ نمونە پشیلەکە داوای زەواجی نەکرده بێ گەشت بێتە تەمەنی گەورە بوون خاوەنەکەی خۆی قەراری یابێ پێش ئەوەی داوای کا یەکسەر نەشتەرگەری بۆ بکە نەخێر لەو کاتەیە هەست بە هیچ شتێک ناکات بۆ کاتی نەشتەرگەریەکەش بە تەکیدۆک و هەموو نەشتەرگەرێکی تر وایە پێویستە کات لەژێر چاودێری دکتۆرا بێ بۆ چەند ڕۆژێک بۆ ماوەی 5 ڕۆژ بۆ 10 ڕۆژ و دوایی مانگێکیش هیچ نەبێ سەردانی پزیشک بکات چاوانێ بۆ ئەوەی سێری شوێنی نەشتەرگەریەکە بکات و دڵنیا بێتەوە لە تەندروستی پشیلەکە. زۆر باشە پێم خۆشە باسێکی تووکی پشیلەم بۆ بکەی پێشەوە باست کرد بزانم لە ئێستا هیچ مەوادێکی جرمانێک هەیە مەسەلەن بۆ شانەکردنی ئەو تووکی پشیلەیە خۆت ئەمە حاڵەتێکی ئاساییە کە ساڵانە ئەم تووکی پشیلەیە بوەرێت یا زۆر بوەرێت خراپە بەڵێ بەدڵنیەوە تووکی پشیلە بەردەوام ئەوێت ینی ئەمیش زیاو کەم ئەکات ئەویش هۆکاری زۆرە یەکێک لە هۆکارەکان لە تەمەنی بەچکەیەوە کاچێت بۆ تەمەنی گەورەی وەردەوردە ئەو تووکی بەچکەی فڕئات و تووکی گەورەیە تەوانێ جگەلەوە ئەو خواردنانی کە پێی ئەدرێت بە تاکید ئەوانش دەورێکی زۆری هەیە خواردنێک کوالیتی باش بێت یاخود کوالیتی باش نەبێ یاخود شتێکی ناوماڵی پێ بدرێت شتێک لەو بابەتانە ئەمانە هەمویان دەوریان هەیە بۆ تووگوەرینەی یاخود لە کاتی زاوزەیە کاتێ داوای زاوزێ ئەەکەن بامان شێوە ئەو هۆرمۆنانی لەشی و ئەکات بە تووکیان بە شێوەیەکی زیاد لە پێویست بوەرێت هۆکارێکی تری ئەوەیە کە ئێستا لە کاتی گۆڕینی وەرزدا ئەمەوە ئەکات کە ئەوانیش بە هەمان شێوە خۆیان حازر ئەەکەن بۆ زستان تووکەکانیان ئەوەرێت و تووکێکی ئەستورتریانە چاوانێ بۆ ئەوەی لەشیان بە گەرمیدا پۆشێت و وانەکات کە سەرمایان ببێ لە وەرزی زستانە و لە بەهاریشا بە هەمان شێوە تەنک ئەبێتەوە بۆ ئەوەی لە وەرزی هاوینە گەرمایان نەبێت بۆ شانەکردن بەڵێ بەدڵنیایە و شانی تایبەت بەخۆیان هەیە پێویستە کات ڕۆژانە چەند جارێک شانە بکرێت تاوەکو ئەو تووکە زیادەیە بە ناوماڵە بڵاو نەبێتەوە باش بزان باسێکی خۆشتنی پشیلەشم بۆ بکەی پشیلە پێویستە لە ساڵێکا چەند جار بشۆرێت شتێک تایبەت بەخۆی هەیە کە بشۆرێت بڵێ ڕاستیە ئەو پشیلانی کە ئەشۆرێن باشتر وایە سەرەتا لە ڕێگەی کەسی شارەزاوە بشۆرێن چکە شۆردنی پشیلەوە ئاسان نییە لەبەروی پشیلەکە زۆر لە ئاو ئەترسێت لەو ژینگەی کە ئەیبیتە تۆ شوێنێکەوانێ و دەنگی ئاویەت و دەنگی وشکەرەوەیەت و ئیتر هەر خۆی سترێسێک ئەبێت بۆیە زۆر ئەترسێت لەوانەیە پەلامار بە لەوانەیە گاز بگرێت چمبە باشتر وایە کەسێک کە بتوانێت کۆنتترۆلی بکە کەسێ بتوانێت کە شارەزا بێت لەو بوارەیە بتوانێت بیشوە و بامان شێوە شوێنی تایبەت بەخۆیان هەیە بۆ شۆردن ئێستا لە زۆربەی بێتەکانە بامان شێوە ئەشۆرێن و بۆ شۆردنیان لە ساڵانە پێویستەکە 2 جار بۆ 4 جار ئۆپەڕی بشۆرێن بە جۆرێکیش لە وەرزی زستانە باش نییە بشۆرن ئەگەر خاونەکەی حەز بکە بیشوە باشتر وایە لە دەمە و پاییز کە هێشتا جۆ بە تەواوەتی ساردی نەکردو ئێستا بیشن بەڵێ بیشۆن و تا دەمە و بەهاریان هاوین نیشۆنەوانێت تاوەکو پشیلەکە نەخۆش نەکەوێت باش کۆتا پرسیارم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم بزانم چی بین بە پشیلە چه خواردنێکە خوا بە تایبەت من خۆم زۆر حەزم لە پشیلەیە پشیلێک کۆڵان حەزەکەی بێتە ژوورەوە یارمەتێکی ئەمە بۆ نمونە چی بۆ دانێم بیخوات چ شتێک تەندروستە لە ئێستا زۆربەی ئەو کەسانی کە ئەیانەوە یارمەتی پشیلە بەم پشیلی دەرەوە بە تایبەتی زۆربیان هەنێ خواردنی تایبەت بەخۆیان هەیە کە هەرزانە لەبەروی ئەم تەنها ئێوە یارمەتی بڵێ هەندێکیان هەن کە فێری خواردنی ناوماڵ بن ئەوە ناخۆن هەنێک کەسێ ئەمانی بۆ ئەکرا هەنێکیش هەیە ئەگەر فێری خواردنی ناوماڵ بوو بێت یاخۆت لەبەروی ئەمە بەجددی لە دەرەوەی هەموو شتێک ئەخوات یعنی لەوانەیە سەڵی خۆڵەکانە ئەنوا عشت بدۆزێتەوە کە ئەسڵەن هەر بۆ خواردن ناشێ بیخوا بەڵام گەر کەسێک ویستی خۆی ئەو شتانی باتێ یەک وەگوتم خواردنەکەی خۆی دوو خواردنی مریشک و هەنێک بەرماوە هەیە لەبەروی ئەمە مەناعەیەکی باشیان هەیە ئەگەرێکی کەمە تووشی نەخۆشیان کە ئاسایی ئەو خواردنانش وەربگرن هەنێک کەسیش هەیە بە تایبەت مریشک و هەنێک شت هەیە کە لە مریش فرۆشەکان ئەمێنێتەوە بووی ئەکوڵێنێت و باماشێ ئەوانی بیکوڵێنێت بەڵێ باشتر وایە بکوڵێ لەبەرەوەی ئەگەری هەیە تووشی چەندین نەخۆشی بۆ بکە
زۆر باشە زۆر سپاس دکتۆرەکانی ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ ڕێنمایی و زانیاریەکانت دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ دکتۆرەکانی بەرزان کە بەڕێزیان پزیشکی ڤێتەنەری بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوو کە سۆ باسمان کرد لەسەر پرۆسەی نەزۆکردنی پشیلە تا پرۆگرامێکی تر هەر شاد بن.